طب أسنان واتە دووەم بەرزترین پلە طبعام دوایە و ئەسنانە معقول نییە ئێمە داوای یەکەمیشمانە ئەمە 300 خوێنکار زیاترمان دانەمەزراوە لەگەڵ ئەوەشدا ئەڕۆن چەنەها بەلێشاو لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک بەلێشاو پزیشک ئەخەنەوە و تەخەڕوجی پێ ئەکەن ئێمە کێشەمان نییە لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک زانکۆی ئەهلیە هەیە و بە پارە خوێندن هەیە گلەیمان و ئەوە کێشەی ئێمە نییە ئێمە ئەو ئەزایی ئەوە شتێکی ئاساییە بەڵام لە چ کاتێکە لە کاتێکدا کە تۆ حکوومەت تەلەبەی خوێندکاری حکومی دەرەجە یەک بێت نەک دەرەجە 2-3 بێت ئەوان خوێندنیان باشترین کواڵەتی ئەبێ ئێمە نزمترین کواڵەتیمان هەبێ بەڕاستی ئەگەر بێن هۆڵەکانی خوێندن ببین تاقیەکان ببینن ئەو چیرانە ببینن ئەو کورسیانە بین کە چارەسەری نەخۆشی بۆ ئەکرێ بەڕاستی تووشی بێ ئومێدیەکی زۆرە بن یعنی گریان فرمێز بە چاوتانێتە خوارەوە کە تەلەبەت چۆن ئیش بۆ نەخۆشەکە ئێمە هەتاوەکو وەڵامێکی جددی بە داواکاریەکانمان نەدرێتەوە ئێرە چۆڵ ناکەین بەجددی ئێمە خۆمان ناکەین بە فلیم بۆ هەفتەیە بایکۆتی داوام بکەین و دوای ئەو ئێکسە بڕۆینەوە هۆڵەکانی خوێندن ئەبێ وەڵامێکی جددی وەرگین ئەوسا ئەڕۆینەوە هۆڵەکان یعنی داوای ئێمە تەنها دابینکردنی بڕەپارەی 40 ملیۆن دەفتەر دۆلارە و چاکردنەوەی مختبەرەکانمانە و دروستکردنی مختبەرە یعنی ئێستا من وەکو خۆم کە مەرحەلە دووم پار مەرحەلەیەک بووم یعنی کۆمەڵێک دەرسمان هەبوو مختبەرمان هەبووە کۆلێژی ئەسنان مختبەری خۆی نەبووە خاوەنی مختبەری خۆی نەبووە تەنها ئەو دەرسە نەبێ کە تایبەتە بە خۆی بۆ عملیەکانمان چوینەتە کۆلێژەکانی تر